لەگەڵ بەڕێز عومەر سامرایی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمەی نیشتیمانی لە بەغدا ڕاستەوخۆ میوانە. بەڕێز سامرایی زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. بۆچی پرسی موچە و قوتی خەڵکی کوردستان بەم ڕۆژە گەیشتووە پێویستی بەوە بێ لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە بکرێت، وەڵام و وەڵامکاری لەسەر بکرێت؟ بۆچی؟ نعم تحية لكم. سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24 گومانی تێدا نییە ئەمڕۆ پێویستە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە دابنیشن، لەسەر یەک مێزدا بنیشن، هەروەها قەیرانەکانیان سفر بکەنەوە. لەلایەکی دیکەیشەوە پێویستە هاوڵاتیانی عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هەمووی لە کاتی خۆیدا موچەکانیان وەربگرن، چونکە ئەمە دەستور و توێتی ئەمە یاسا پێمان دەڵێت. لەلایەکی دیکەوە ئەم بابەتی هاتووەتە پێشەوە پێویستە دانوستانی جدی لەسەر بکرێت، بە تایبەتی ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی بەڕێز هادی عامری دەنێرد بۆ هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی شاندێکی باڵا بۆ دانوستان لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کۆتایی هێنان بەم قەیرانە هەماو هەیە و ئەرکیش هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. پێویستە بەغدادیش موچەی ڕاستە مافێ و ئەرکیشەیە. پرسیاری ئەوەم لە بەڕێز عومەر کرد کە هۆکار چییە هەموو جارێک پرسی موچە تێکەڵ بە قوتی یعنی تێکەڵ بە پرسە سیاسیەکان دەکرێت کە بڕیاری دادگای فیدرالیە نابێوا بێت؟ نابێت وەکوتم پێشتریش نابێت هیچ کەسێک فەرمانبەر لە مافی خۆی بێبەشکات، جا لە هەرێمی کوردستان بێت یاخود لە بەسرا پێویستە هاوڵاتی موچەی خۆی لە کاتی خۆیدا وەربگرێت. لەلایەکی دیکەشەوە با ئەمە لۆژیکی بین، با ئەمە سەیری واقع بکەین. ئەمڕۆ پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە گوێرەی موچەی فەرمانبەرانی ناوەندی وەربگیرێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو قەیرانەکان سفر بکاتەوە، قەیرانی هەناردەی نەوت، قەیرانی موچە، قەیرانی بودجە. پێویستە حکوومەتی هەرێم کێشەکان سفر بکاتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتی نەبێتە قوربانی قەیرانی نێوان بەغدا و هەولێر. هاوڵاتی هیچ کێشەیەکی نییە، هاوڵاتی هیچ تاوانێکیشی نییە. بابەتی موچە بابەتێکە کە پێویستە بنێرێت، حکوومەتی فێدرال پێویستە موچە بنێرێت، بەڵام پێویستی شەقەیران نەوت چارەسەر بکرێت. پێویستە قەیرانی نەوت ئەمندا دەستی پێ نەکرێت. پێویستە جاکاریەکان تەواو بن، ناکۆکیان تەواو بن. پێویستە ئێمە وەرەقە و کارتەکان تێکەڵ نەکەین، هەموو کارتەکان یەک کارتن. بۆ نمونە هەر کێشێک لە هەرێمی کوردستان ڕوو بدات ئەوە هاوڵاتی باجەکەی دەدات. هاوڵاتی هەرێمیش هاوڵاتی عێراقە، پێویستە موچەی خۆی وەربگرێت، بەڵام پێویستە و قەیرانانیشی کە لە نێوان هەولێر و بەغدا ماون سەبارەت بە پرسی نەوت چارەسەریان بۆ بدۆزێتەوە. ئەمڕۆ بەڕێز هادی عامری دێتە هەولێر و دێتە هەرێمی کوردستان بۆ قەیرانان چارەسەر ببن. زۆر باشە. دوێنێ 43 لایەنی کوردستان کۆبوونەوە و پامیان ڕاستەی عێراق کرد. لە ڕاستیە پامەکە هەڕەشە نییە، بەڵام پاڕانەوەش نییە. ئێوە خوێندنەوەتان چی بوو بۆ پامی لایەنە کوردستانیەکان؟ بەڵێ ئەمڕۆ لە بەرژەوەندی هیچ پارت و حیزبێکدا نییە، جا لە عێراق بێت یاخود لە هەرێمی کوردستان قەیرانەکان وەکو خۆی بمێنێتەوە. پێویستە هەموو حیزبەکان کار بۆ بکەن کە قەیرانەکان سەفر بکرێنەوە. ئێستا پەیامێک هەیە، پەیامەکە ئەوەیە کە کێشەی نێوان هەرێم و بەغدا کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە. پێویستە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەهێزتر ببن، یاخود کێشەیان لە نێواندا نەمێنێت بۆ ئەوەی کە قوربانی نەبێت، هاوڵاتی نەبێتە قوربانی. هەر بۆیە من پێم وایە ئەمڕۆ حکوومەتی فیدراڵی یاخود چوارچێوەی هەماهەنگی وەکو نیەت باشیەک هادی عامری بە سەرۆکاتی شاندێکی باڵا دەنێرد بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی قەیرانەکان چارەسەر بکرێن. پێم وایە ئەم قەیرانە دەکرێت چارەسەر بکرێت. قەیرانێک نییە کە تەواو بن بەس بێت. ئەم قەیرانە کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردن، کاریگەری دەبێت لەسەر بەشداری هاوڵاتیان، تەنانەت دەچێتە خزمەتی ململانە سیاسیەکانیشەوە. ئێمە نامانەوێت ئەو بێت. ماف هەیە، ئەرک هەیە. پێویستە هەرێمی کوردستانیش پابەندی ئەرکەکانی خۆی بن. ئەمڕۆ بەغدا دەڵێت هەرێمی کوردستان پابەند نییە بە ئەرکەکانیەوە، پابەند نییە بە هەناردەی نەوتەوە، پابەند نییە بە ڕادەستکردنی ئەو بڕە نانەوتی و نەوتیانەی کە پێویستە لەسەری بە بەغداد. هەرێمی کوردستانیش دەڵێت بەغدا پابەند نییە. پێویستە باشە، بەڵام بەڕێز عومەر ینی خۆ وەزارەتی دارایی دوو ڕوونکردنەوەی یاوە، لە یەکێکیان ئاڵێ هەرێمی کوردستان پابەندینە، لە یەکێکی دیکە ئاڵێ بەشی ئێوە تەواو بووە لە بودجە. ینی ئێستای خۆیان یەکلایی نەکردوێتەوە. ئایا هەرێمی کوردستان پابەند نییە یا بڕی پارەکەی تەواو بووە لە بودجە؟ بەڵێ
موازنة بودجەی هەرێمی کوردستان تەواو بووە. ئەمە قسێکی ناڕاستە، قسێکی نالۆژیکیە، چونکە ئێمە جەدوەلمانەیە، ئێمە توێژینەوەمان لەسەری کردووە، ئێمە پشکی هەرێمی کوردستانمان جێگیر کردووە لە بەشە بودجەدا. بۆ نمونە وەکو ئەو وایە تۆ بڵێ بودجەی هەرێمی کوردستان پرۆژەی پردێک بێت یاخۆت پرۆژەیەک بێت تەواو بێتە پارەکەی نەماوە. نانا شتیوان نییە، ئەمە منطق نییە. تەواوبوونی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بودجە تەواو نییە، لۆژیکی نییە، ناچێتە عەقڵەوە. تەنها ئەوەیە بەغدا دەڵێت هەرێمی کوردستان پابەند نەبووە بە ڕادەستکردنی داهاتە نەوتی و نانەوتیەکانەوە. پێم وایە دەکرێت یاخود دەتوانم بڵێم ڕاستیە بڵێن کێشەی تەکنیکی یاخود هونەری هەیە لە نێوان هەرێم و بەغدا، بەڵام تەواوبوونی بەشە بودجەی هەرێم ئەوە زۆر بێمانایە و نامەنتیقیشە. پێم وایە کە هاتنی بەڕێز عامری ڕەنگە بێتە هۆی دەواازەیەک بۆ چارەسەری کێشەکان. ئێمە وەکو ڕەوتی حکمە لەگەڵ ئەوە داین بەغدا موچەی هەرێمی کوردستان بنێرێت، فەرمانبەر موچەی خۆی وەربگرێت، خەڵکی داما و چی بکە کێشەی سیاسی هەیە. خەڵک پێویستە کار دەکات موچەی خۆی لە کاتی خۆی وەربگرێت، بەڵام داواشمان لە هەرێم و بەغدا ئەوەیە پێکەوە لەسەر یەک مێز دابنیشین کێشەکانی دیکە باشە. ینی هەمووان دەزانن کە ئەم بڕیاری بڕینی موچە هی خەڵکی کوردستان تەنیا بڕیارێکی تەیفسامی نییە. ئایان بڕیارە لەکوێوە درراوە؟ پێشتر چوارچێوەی هاوەهەنگی ئاگادار بووە؟ بەڵێ بڵێ ئەمە پرسێکی حکومیە، پرسێکی دەوڵەتە، پەیوەند نیە بە تەنها بە وەزارەتێک یاخود کەسێکەوە. ئەمە حکوومەتە، وەزارەت ئەرکی حکوومەت جێبەجێ دەکات، وەزارەت کارەکان ڕاستەڕێ دەکات یاخود کارەکان ڕایی دەکات، بەڵکو بڕیارەکان لەلایەن حکوومەتەوە دەدرێتەوە. حکوومەت بەرپرسیارە لەو بڕیارانە. پرسی موچە، پرسی نەوت، پرسی داهاتی نانەوتی، ئەمانە هەمووی پرسی حکومین. بۆ نمونە ڕێکەوتنێکمانەیە لە نێوان هەولێر و بەغدادا بۆ ڕادەستکردنی داهاتی نەوتی نانەوتی. ئێستا ئەرک هەیە لەسەر حکوومەت هێرم، لە بەرامبەردا مافیشی هەیە، هەردوو لە ئەرکیان لەسەرە. پێویستە بەغدا و هەرێمی کوردستانیش ئەرکی خۆیان جێبەجێکەن. ئێمە جارێکی دیکە هۆشداری دەدەینەوەی کە نابێت فەرمانبەر تێکەڵی کێشەی سیاسی بێت. فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێویستە موچە لە کاتی خۆیدا وەربگرن. ئێمە لەگەڵ ئەوە داین کە کێشە هەبێت پێویستە بە دادوستان چارەسەر بکرێت. نابێت حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا دوو بکەونەوە لەکتر، با بنە سەر مێزێک، بەڵام تاو کاتەی چارەسەر بۆ کێشەکانیان دەدۆزرێتەوە با فەرمانبەر موچەی خۆرە بگرێت. چونکە ئێمە تا کێشەمانە بێت قوربانی گەورە هاوڵاتیە، سیاسی کێشەی نییە، سیاسی دەخواتەوە لە باڵی خۆی موچەی فولە و نەوشە و سەیارە و بابەتی هەموو شتێکی لەبەردەستە، بەڵام قوربانی هاوڵاتیە. دەست خۆش. بەڕێز عومەر سامرایی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمەی نیشتیمانی لە سەلاحەدین میوانی کوردستان 24 بووی. دەست خۆش.